دەوری تورکیا بەجار لەو شتانی کە پێگەی خۆی لە ناو سووریا بەهێزکە بەمە کاتە لە بۆ عێراقیش کە بۆ ئایندەیەکە پەیوەندی ئابووری سیاسی ئەلامە کاتە زەعیفکردنی ئێران لەلایەکی ترەوە بەجار لەوەی کە ئیتفاقاتی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان یا پەکەکە هەیە کە جۆرە وەزەکە ئارام بکەنەوە یا عەبدوڵڵا ئۆجەلان دان بنێ بەوەی کە هێزەکەی هەڵەوەشێنێتەوە یا شەڕی چەکداری ناکا و ئارامیە دروست بێ ئەمە کەی جێبەجێ بێت چۆن جێبەجێوێ بەوشی من نامەعلومە بەڵام لە هەمان کاتە لەم ڕێگەیەوە لیان لەو هێزە کوردیانە لە استراتیژیەت و سیاسەتی تورکیایە کە کۆتاییان پێبێنێ یا دەوری بینێ کە ممکنی ئەوە هەیە کە ئەم هێزی هەیئەی تەحریری شام جۆرێک ئەو دەرە بینن مەسەر ئەبینین کە جۆری هێزە کوردیەکان لە باکووری سووریا جۆرێک ئەڵێن کە ئێمە ناچین ناو ئەو شەڕەوە نامانێ ئەو شەڕە بکەین و هەیئەی تەحریری شامیش جۆرێ ئەم قسانە بە جۆرێک کەیکەن بەڵام هیچ زەمانەت نییە کە مادام دەوری تورکیا و بەرژەوەنی تورکیا لەو ناوچەیە درێژەی هەیە و جۆرێک سیاسەتی ئەوەیە کە ئەو جان بە زەعیفکە جانبی هێزە کوردەکان زەعیفکە ممکنە کە ئەو شەڕش لە ناوچەی کوردەکانی سووریا قابلی ڕوودانە هیچ نییە